لە دوای هەفتەیەک لە ڕزگاکردنی مووسڵ لەژێر دەسەڵاتی داعش و وێرانبوونی بەشێکی زۆری شاری مووسڵ جموجۆڵی بازرگانی لە نێوان هەرێمی کوردستانەوە پارێزگا دەستی پێکردووە و بۆ نۆژانکردنەوەی بیناکانی ئەو پارێزگایە و لە ئێستادا پێویستیان بە کارەستەی بیناسازی وەک چیمەتۆ و شیش و گەچ هەیە و بەشی زۆری ئەو پێویستیانەش لە هەرێمی کوردستانەوە هەناردەی ئەو پارێزگایە دەکرێت بەڵام ڕێگەی هەناردەکردنی ئەو کارەستە بیناسازیانە بۆ بازرگانەکانی شاری سلێمانی ئاسان نییە و ڕێگری زۆری لێ دەکرێت لەوبارەیەوە سیروان محەممەد سەرۆکی ژووری بازرگانی پیشەسازی سلێمانی ڕایگەیاند لەلایەن چەند گروپێکەوە لە نێوان پارێزگای مووسڵ و هەولێردا ڕێگری لاکەرەستەی بیناسازی و مادەی خۆراکی دەکرێت لە سلێمانی و بچێت بۆ شاری مووسڵ وتیشی سلێمانی خاوەن بەرهەمێکی زۆری شیش و چیمەتۆ و بەرهەمی تری بیناسازیە کە توانێت پەرکردنەوەی پێویستی بەشێکی لە ناوچەکانی مووسڵی هەیە بەڵام بەداخەوە لەو خاڵانی کە داخلی مووسڵ دەبن بربەستیان بۆ دروست دەکرێت بەپێی زانیاریەکانیش بازرگانێکی شاری سلێمانی نزیکەی 200,000 تەن شیشی کڕیوە و ڕێگەی پێنادان بینێرێت بۆ مووسڵ و داوای باجێکی زۆری لێ دەکەن سەرۆکی ژووری بازرگانی و پیشەسازی سلێمانی ڕەشی گاندووە کە چەندین بازرگان سەردانیان کردووە و باسییان لەوە کردووە کە ڕێگریان لێ دەکرێت وتیشی بازرگان هەیە بە یەک کارتۆن جگەرە 35 دلار باجیان لێ سندووە بەپێی زانیاریەکان وەرگرتنی باج ڕێگریکردن لە هەناردەکردنی شتومەک بۆ شاری مووسڵ تەنها بۆ بازرگانەکان و کاڵەکانی شاری سلێمانیە و هیچ ڕێگریەک لە بازرگانەکانی شاری دووەک و هەولێر ناکرێت و بەڵکو باجیشان لێ وەرناگیرێت لەلایەکی تریشەوە غالب محەممەد سەرۆکی لیژنەی پیشەسازی و وزە و سەرچاو سروشتەکان لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی ڕایگەاندووە پارتی بەمەبەست ڕێگری دەکات و دەیەوێت بازرگانی لەگەڵ پارێزگای مووسڵدا قۆڕە بکات و ڕێگە بۆ کۆمپانیا حیزبەکان خۆش بکات هاوکات بەپێی خەمڵانەکان پارێزگای مووسڵ پێویستی بە 15 ملیار دلارە بۆ ئاوادانکردنەوەی بەوەش دەتوانرێت وەک دەرفەتێک بەکاربهێنرێت بۆ گەشەکردنی کەرتی بازرگانی هەرێمی کوردستان